الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم. أما بعد، طبعا بلاني برزم في غمري خواه صلى الله عليه وسلم صلوا كما رأيتموني أصلي، يعني أول نويج بكن هل وكوت شون كدبين من نويج لكم وتا متابعي فعلي في غمري خواه صلى الله عليه وسلم لا نويج لكاني فائديك بعض ذكين خواه يقول لكم تبارك وتعالى إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر إلى آخره. وتا نويج دبته هوي أوي كوا دور ما دخاته ولكاتي لكاري فاحشة ومنكر. بەڵام لەم سەردەمە دەبینین مەسەلەن زۆر کەسێ نوێژی دەکا بەڵام لەو کارانەش دوور نییە بۆ نوێژەکەی وەک نوێژی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. جاگەت بێت و ئێمە نوێژمان هەتا بتوانین وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گومان لەوەدانێت زیاتر تەئثیری هەیە خوای گەورە دەمان پارێزێ بۆ دین بۆ دنیا. جا ئینشاءڵڵا بەجێی توانێ خۆمان هەوڵ بدەین با بڵین نوێژی پێغەمبەری خوا بە فعلی نیشان بدەین تاوەکو ئینشاءڵڵا بنەلای بەڕێز زیاتر فایدەکەن بە ئیزنی خوای گەورە. طبعا لەسەرەتا مامۆستای بەڕێز ئەوەی کە معلومە دوای دەست نوێژێکی ڕێک و پێک کە ئەویش بەشێکە لە پاداشتی بەڕاستی نوێژ کامل دەکات ئینشاءڵڵا تعالی و داپۆشینی عەورەت ئەوەش کە معلومە. یەکەم شتەوەی کە دین ئێمە ڕوو دەکەینە قیبلە و دوو حالەتمان هەیە. قیبلەیان لێ دیارە وەکو کەعبە ئەوەی کە لەوێ دەیکا دەبێ ڕوو بکاتە عەینی کەعبە و ئەوەی لێ دیارنی وەکو ئێمە ڕوو دەکەینە جیهەتی کەعبە. باش براکەم ئەوە یەکەم شتمانە کە بۆ شێوازە ڕادەوەسین ئەوەی سەر ڕوو لە قیبلەیە و ملاحەظەی ئەوە بکەین لە سەرەتاوە ئینسان دەبێ بە هەموو ڕووی خۆی وەکو ئەو برایە بە پەنجەی پێیەکان و بە هەموو ڕووی کوێ بێ ڕوو کەعبە بێتن. ئینجا پاشان پێویستە ئەو برایە ملاحەظەی دووشت بکە. یەکەمیان نیەتەکەیەتی، دووەمیان کە شتێکی ئیهمال کراوە مەسەلەی بربەستی نوێژە کە پێی دەوترێت سوتڕە. هەندێک لە زانان دەڵێن واجبە وهندێک دەڵێن سنەتە. لە کام حالەتیان باس بکەین ئیشکالمان نییە، پێویستە ئەم سنەتە جێبەجێ بکرێ واتە نوێژ بکەین شتێکمان لە بەرامبەر بێ نزیکەی 3 ذراع لێمان دوور بێ، یعنی لەمەنە زیاتر دوور نەبێت 3 ذراع لە بینی بربەستەکە و نوێژکەرەکە 3 ذراعی. بەڵێ مامۆستا هاتوو ئەوە دانەنرا ئاساییە لای ئەو زانانی کە دەڵێن واجبە نەخەل ئاسایی نییە، لەبەرەوەی ئەو کەسێک کە ئەگەر بە پێشە دەڕەت بێ هەم دەبێتە هۆی ئەوەی کە نوێژەکەی تۆش بەتاڵ بێتەوە و هەمیش دەبێتەوە ئێکەوە تۆ خۆت ئاتیمی چکە بربەستەکە دانەناوە. مسبقاً پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێن نوێژ مەکەن ڕووە و سوترە نەبێ. سوترە واتە بربەست، ئەویش دەبێت بستێک یاخود دوو بەست بەرز بێتەوە. مامۆستا ئەگەر هاتوو مسلمانێک ڕێبوار بوو گەشتیار بوو ئەم سوترەیەشی لا نەبوو لەم کاتەشا نابێت هەرچی بێتن هەرچی شەردی ئیلاشش ئەوها بێ دارێک بێ بەردێک بێ هەرچی بێ لە پێش خۆی دانی ئاساییە. لە مزگەوت لە پشت دیگەکان بێ مەسەلەن لە پشت دارێکی قورئان خوێندن بێ لە نزیکی با بڵین دیوارەکان بێ هەرچی بێ شەرت ئەوەیە تۆ نزیکی بربەستێک بی، یعنی بربەست بریتینە ئیلا لەوەی کە دروست کراوە. ئەمە زیاتر بۆ ئاگادارکردنەوەی مسلمانانە. ئەژینە بەڕاستی هەر شتێک بێ پێویستە تۆ 3 ذراع زیاتر لێی دوور نەبی تاوەکو کەسێک لە پێش تەڕەت بێ ملاحەزەی ئەو بربەستە بکات. مامۆستاگیان شێوازی ڕاوەستانی نوێژ چۆن دەکرێت بزڵ؟ بەڵێ وەکوتمان بەو شێوازە بێ هەموو ڕووی نوێژکەر ڕۆ قیبلە بێتن. کەسانێکن با بڵین ڕووی پێیان کە ئێستا دەڵێن دەتوانین بڵین ئەم شێوازە ئەمە هەڵەیە، ئەم شێوازە هەڵەیە پێویستە وەکو دەوترێ بە شێوازێک پێیدانێ ڕووی پەنجەکان ڕۆ قیبلە بێ وەکو ژمارە 11 وەکو ژمارە 11 بینین زۆر لە مسلمانانی بەڕێز شێوازی با بڵێن پێدانانەکانیان بەم شێوەیە کە بەڕێز ئێستامەش بەڵێ ئەگەر هاتووە بەڕێزە بەم نەوعە پێدانە نوێژەکەی دروستە؟ نوێژەکەی ناقصە و ئەجرەکەشی ناقصە. چکە وەکوتمان فەرمی صلی الله علیه و سلم وەکو من چۆن نوێژ دەکەم ئاوها حتا لە نوێژی جەماعەت لە سەحابەکان دەجێڕنەوە، یعنی پاژنەیان لە یەکی داوە دەیکەواتە پێیان زۆر ڕاست بووە ئەگە پاژنە لە یەک بداتن وایە جا بۆی دەڵێن غەیری ئەو ڕێگڕاوەستانە ما باقی هەڵەیە. ئەوەش یەک شت هەیە لێرە دەڵێن لا یکلف الله نفسا الا وسعها وتەکات بەجێی توانای خۆی. دەبێت کەسانێکی ناتوان لەبەر پێیان یاخود قەڵەون بە شێوازێک مانع نییە، بەڵام تو ئەوەی کە دەتوانین جێبەجێیکە. وەکو ئەو برایە کە ملاحەزەی بۆمان کرد ئەوەیە پێکردنەوەیشی زۆریش ئەویش هەڵەیە
و پێکردنەوەیکی کەمیش بە هەمان شێوە ئەویش هەر هەڵەیە بەڵکو بە شێوازی ئاسایی ڕادەوەسی احتیادی خۆت بە گوێرەی با بڵین لەشی خۆت پێت دەکەیتەوە بەو شێوازە واتە حالەتی ئیعتیدالی خۆت ڕاوەستان شێوەیەکی ڕاستی خۆت تێک نەدەی بەو شێوازە و ئاساییە بەڵێ سەرەتای دەستپێکردنی نوێژ مامۆستا بەڵێ یەکەم شت ئەوەی کە دەبێ ئاگاداری نیەتەکەی بێ واتە بە نیەتی خۆی تەعیینی نوێژەکە بکاتن نوێژەکە دیاری بکە ئایا نوێژەکە فەرزە یان سونەتە و ئایا نوێژی نیمەڕۆیە یاخود نوێژی عەسرە یاخود مەغریبە ئیلی ئاخری و نیەتیش ئەوەی کە زۆر گرینگە نیەت ئەوەی کە بزانین بەدڵە نیەت بە زوبان نییە چونکە نیەت بە زوبان بووە دەبووە فەرمودەیەکی پێغەمبەری خوا بهاتە سەڵ سەلەم بفەرمێ نیەتم هەیە با بڵین بە نەس حەدیث نیەتم هەیە 4 ڕکعاتی نوێژی نۆر دەکەم بۆ خوا الله ئەکبەر شتی وا نەهاتووە بۆیە دەبینین حتا ئەو خەڵکانی کە بە زوبانش نیەت دێنن نیەتەکانیان شێوازی وتەکانیان جیاوازە چونکە لە سونەت نەهاتووە زانایان دەڵێن ئەگەر بێت و تۆ بە نیەتی دڵت با بڵین ئێستا نوێژی نیمەڕۆی دەکەین بە نیەتی دڵت تەحدیدی نیمەڕۆت کرد بەڵام بە زوبان گوتت عەسر مادەم دڵەکەت تەواو بوو زوبانەکە تەئثیر ناکات بە پێچەوانەشەوە بەڵام بەهەرحاڵ زوبان وارد نەبووە تەنها ئینسان بەدڵ تەحدیدی نوێژەکەی دەکات و دەڵێ الله ئەکبەر و شێوازی وتنی کە دەڵێ الله ئەکبەر یەکسەر لەگەر وتنی الله ئەکبەر دەستەکانی بەرز دەکاتەوە ڕووی دەستەکانی ناولەپی ڕوە و قیبلە دەبێتن و پەنجەکانیشی بەو شێوازە تاکو ئاسی شانەکانی دەهێنێتن یاخود جارجار سنوێت شێ بۆ لای ئاسی گوێیەکانشی بەرزی کاتەوە دوو حالەتمان هەیە هەر چوار سنوێتە واتە لەگەڵی دڵی الله ئەکبەر بۆ لای شانەکانت و ڕووی ناولەپت دەبێ بزانین ڕوە و قیبلە بێتن مامۆستاگیان شێوازی دانانی دەست بەڵێ پاش ئەوەی کە با بڵین کە الله ئەکبەری وت دەستی ڕاست لەسەر دەست چەپ دادەنێ و هەردووچیان لەسەر سینجی خۆی دادەنێ بەو شێوازی ئەو برایە و دەبێ ملاحەزەی ئەوە بکەین دەستی ڕاست لەسەر هەر سێ بەشی دەستەکانی بێ واتە ئەمە سێ بەشمان هەیە لە دەست ئەمە با بڵین پێی دەڵێن پشتی و ئەمەش مەچەکەی با بڵین ناوەڕاستەکەی جومگەی لەگەڵ سەر باسەکەی دەستی ڕاستی لە یەک کاتە لەسەر هەر سێ بەشەکەی بێتن نەک بەو شێوازە دای بنێتن یاخود زیادی باتە ئەولا ئەویش هەڵەیە بەڵکو لەسەر هەر سێ بەشیان ئەمە پێی دەڵێن دانان و هەمانە گرتن ئەمەش گرتنە هەرچیان سنەتە لە غەیری ئەم دوو سنەتە وارد نەبووە ماوەسافم دەکەبینی زۆر مسلمانان شێوازی دەستان سەرتور دادەنێن یاخود دەین نەخواردن سنەت زۆر کەسێ بەم شێوە نوێژەکات دروستە نوێژکردن بەم شێوازە بێگومان ئەوە هەڵەیە بێگومان لە هەڵەکانی نوێژ دەژمێردرێ و حەقیقەتەن دەتوانین بڵین لە ئادابیش نییە بەرامبەر خوای پەروەردگار ئینسان بەو شێوازە ڕابوەستێ و لە سنەتیش نییە ئینسان زیاد لەوەی کە لە پێغەمبەر واردووە لەسەر سینجی لەوە زیاتر ئەوە دەبێتە ماوەسافم دەکەی دەبین زۆر لە مسلمانان بەم شێوازە دەستیان دادەنێن لەم کاتەشە نوێژەکە قبوڵە نوێژەکە قبوڵە بەڵام ئەمەی کە بڵین زیاتر کە دەڵێن سینگ بەو شێوە قەفەسەی سینگ دیارێک لەسەر دابنی شێوێکی معتەدیلە شێوێکی وەسەطە بەڵام کە تۆزی سەرەوەتر هەیە وەکو ڕەئی هەیە لە زانان وارد بووە لە سەروتر بەڵام حەدی ڕادەی سنەتی معتەدیل ئەوەیە کە لە ناوەڕاستەکەی بەو شێوازە والله ئەعلەم مامۆستا لە بۆ ئافرەت و لە بۆ پیاویش هەر یەک شێوازە هەر لە ئێستاوە قاعیدەیەک باسکەین نوێژی پیا و ژن فەرقی نییە بەڵێ مامۆستاگیان چۆنیەتی ڕکوعکردن دوای ئەوەی کە بەو شێوازە دەستی با بڵین دانا کە دەڵێ الله ئەکبەر وەکو پێشتر دیسان وتنی الله ئەکبەر و دەست بەرزکردنەوەکەی لەگەڵ یەکتریە باشە عین دەبێ ملاحەزەی بکەین ڕووی ناولەپی ڕوو قیبلە بێتن کە چووە ڕکوع لێرە پێویستە ملاحەزەی چەند شتێک بکەین لە ڕکوع بەڕاستی گرنگترینیان ئەوەیە کاتێک کە دەستەکانی لەسەر چۆچی دادەنێ بە شێوازێک چۆچی دەگرێ یعنی دایدەنێ پەنجەکانی دەکاتەوە وەکو ئەوە کە ئەنەما بڵین چۆچی خۆی گرتووە باش براکەم و دەستی خۆی ئابەو شێوازە ڕاست بێ بۆ ئەگەر هەردوو دەستی بەو شێوازە ڕاست بوو پشتیشی ڕاست دەبێتن باش براکەم بەس ئەگەر دەستی خۆی با بڵین چەمانەوە ئەگە بیچەمێنێتەوە بەو شێوازەش عەفوەن ئەوە چی دەدێ خوار دەبێ پشتی یاخود هەیە دەستی باتە خوارە و خوار چۆچی ئەویش هەر هەڵەیە یان لەسەر ڕانیشی زۆر کەس زۆر توانێت بەم شێوازە ئەویش بە هەمان شێوە هەڵەیە دروستترین ئەمریکا بەڵێ بەو شێوازە کە پشتت ڕاست بێ دەفەرمی پێغەمبەر بە شێوازی نوێژی کردووە ئەگەر ئاو لەسەری بڕشانایە جێگیر دەبوو و سەریشی دەبێت لە ئاستی پشتی بێ نە سەری بەرز بێ کە ئەمە هەڵەیە نە نزمیش بێ ئەمیش کە هەڵەیە واتە سەریشی لە ئاستی پشتی ئەبێ بە ڕێکە و ڕاستی ئەمە با بڵین ڕاستترین ڕکوعە اینجا پاشان دڵێ بۆ سەمیعە دەچێ سەمیعە دەتوانین بڵین دوو بەشمان هەیە لە کاتی ڕازبوونەوەی دەڵێ سەمیع الله لمن حەمیدە واتە کاتێک کە ڕاز دەبێتەوە
لم بين دليل سمع الله لمن حمده كبمشي وازر راوستا دفرمي ربنا ولك الحمد يعني ذكرك سمع دوبشه باش كان لكاتي برزبونوا باش كان لكاتي رازبونوا اي بها ماشيوا دستكاني برز زكاتوا لقلب برزبونوا رو قبله وكوي كباس ما كرت باشتر ما وصل كسوزه دابا يقلا بابلين اوي كباز ذكري اطمئنان براسيل نويج پیغمبری خوا زۆر تەرکیزی سەرچی لەسەر ئارامگرتن و مانەوە بەو شێوازی ئێستا ئەوەی کە باز دەکەین ڕکوع دەستت دابنی لەسەر چۆکت و پاشان پشت بەو شێوازە بێ و سرد بەرز و نزم نەبێ ئەمانە بەڕاستی ئارامی ئەو لەسەر خۆی ئەوێ بۆیە کە سەمیع الله لمن حەمدش بەو شێوازە کە ئەیبەی ئەویش ئارامی دەوێ هەتا وەکو کە ڕاوەستایی بم شوازة كراوسي بمينيتوا ربنا ولك الحمد ذكري ترشمان هي وتد أجنت دبي رابوسي آرام بقري وأندام كانش شويني خوي بقري إن زادرين الله أكبر أمش زار سنة أجدسي لقر برس كي لقى الله أكبر دتواني أجبر زدكيته وهذا دتواني دبيني كسانك دين الركوع هلا سرتاوا ركوع سريع سودشي سريع هالركوع ركوعي سريع شمان هي زور كسية آرام ناقري تيجي بلاكم ركوعي سريع هي ضيف بلاكم يكسر هالضسيته أو آرام نقرتنا أو دبيته هوي بطالبونوين وش نقد بيته هوي أو يكبرين وجهك أدري كم دبيته فهندك شت هي أدري كم ذكاته أو حركات سريعاني نوج بطال ذكاته بله موسى لكاتي سوزبردن ده بله أمانة شواز درست ما فير بي بله طبعا كاتك دسيا سجدة بمشي وازي أمبرا يكم زار هدست كان دابني برلوي كتشوك كان دابني دو دستي خود دادني برلسوك كان إنزا باشان أوي كجرينج لنويج لا سجدة أبي لسر حود أعضاء هردو بيكاني أما دو هردو تشوك كاني أما شوار هردو دستي أما شش لقل نيو سوان بريتين لا نيو سوان اللوت أما لسر أوحد أعضاء السجدة باتن بوشي وازي إستا معتدلة بلام أجر هاتو جراني خوي بولاي بيشوا بريتن أمريكا هلايا ياخد بودواوا أميش كهلايا بل بشواسي معتدلي وتجراني جان لسر حود أعضاء كبيتن نكتن هلا بيشوا ياخد لدواوا بيتن موسى داناني هردو بيكا بله هي جوتي ناكاد هي جوتي دكاد أما تاتن درست راس أوي كده بجوتيكا وروي بنزكاني بيشي بجوي تو أنا خوي روقيب لبيتن وبنزكاني دس شي بهماشي وروقيب لبيتن ودس دانان هەڵەیەکی هەیە ئەوەی کە ئەگەر بێت و هەموو بابڕین دەست لە زەوی دابنی تەنها ناو لە نەبێ ئێستا ئەمە شێوازی صحیحە شێوازی صحیح کە دابنی کاکداسان ئەوە شێوازی صحیحە کە بەو شێواز بەڵام ئەگەر هات و دەستت هەموو دانا هەتا وەکو مەچەکەت دابنی ئەوە چی هەڵەیە بەم شێوازە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەم شێوازە بابڕین سەجدە مەبەن تێگەی براکەم ئەو نەهی لێکراوە موسى بآخردان جناب مشاهد سزدبات بۆکوتمان هیچ فەرقی نییە نوێژی پیا و نوێژی ئافرەت فەرقی نیە ئینشاء الله تعالی بەڵێ زۆر کەس هەیە دەستەکانی ملاحەزەوە ناکە پەنجەکانی کە دەستی زۆر دەکاتەوە پەنجەکانی ڕۆ قیبلە نییە ئەوەش هەڵەیە چکەوتمان ملاحەزەی ئەوە بکرێت لە کاتی نوێژەکە لە کاتی سەجدەکە پەنجەکانی ڕۆ قیبلە بێ ئێستا ئەمە ڕووی ڕۆ قیبلە نییە تیش بە یعنی ئەوش هەڵەیەکە لە هەڵەکان ئەجر کەم دەکاتەوە بەڵێ و ئەوەشێک لە هەڵەکان بارەکە الله دەبینی زۆر کەس هەیە بە هەردوو پێی دانانێ یاخود بە ئاستەم نوێژ پەنجە لەسەر زەویە تێکش براکەم ئابە شێوازە ئەوانە هەڵەن بەڵکو دەبێت ڕاست ئەوەیە یاخود بەسەر بەو شێوازە پێی کردوێتەوە یان پەنجەکانی پێی ڕۆی دواوەیە ئەمانە هەمووی هەڵەن پێویستە نوێژ خوێن لە حەزەی بکە براکەم دوای کە دەفەرمێ الله ئەکبەر گرنگترینش دیسان ئەمەیە لە بەینی دوو سەجدەکەش ئارام بگرێ مانەوە واتە مانەوە ئارام گرتن بریتێ لە ئێسقانەکانی گیان شوێنی خۆی بگرێتەوە بە ئارامی ولەو بەینەش ذیکرمان هەیە ربي اغفر لي بياخذ او تفاصيل او ذكري كوارد بوا لم بينج او ذكرانه بلي بيساحتي خود انزا باشان ديسان الله اكبر دسي وسجده لم حالته ديسان سنته اقد دستكان لقر الله اكبر برسكيته سنته نشكي اسايه ديسان همان شيوازي سجده دوباره دكاتوا بهمان شيواز دوباره دكاتوا تحيات خوند الموصى كوتي الله اكبر دو شيواز دانشتمان هي اقر لبين دو سجدكان لبين دو سەجدەکان دوو شێواز دانیشتن هەیە دانیشتیان ئەوەیە کە بەو شێوازە لەسەر هەردوو پاژنی خۆت دابنیشی ئەمە سنەتە ئەمە سنەتە بەو لەبین دوو سەجدەکان
لبين دو سەجدەکان ئەمە سونەتە و دەشتوانی لەسەر پێی چەپت دانیشی پێی چەپت دادەنی سەی دادەنی و پێی ڕاستت ڕۆقی بلە دادنی پەنجەکانت ئەمە لە بینی دوو سەجدەکان بەڵام لە کاتی تەحیات دانیشتن لەسەر پاژنەکان هەڵەیە ئێستا ئەمە سونەتە لە کاتی بینی دوو سەجدەکە بەڵام لە تەحیات ئەوها دابنیشی ئەوە هەڵەیە بەڵێ لە کاتی تەحیات مامۆستا بەڵێ لە کاتی تەحیات بەر لەوەی بینێ سەر تەفاسیلەکەی ئەویش دوو جۆر دانیشتمان هەیە لە تەحیات یەکەم بەم شێوازەیە ئەمە پێی دەڵێن ئیفتیراش واتە پێی چەپت دادنی لەسەی دادەنیشی و پێی ڕاستیت ڕۆقی لە دەبێ پەنجەکانی و شێوازشوانە بۆ تەحیاتی دووەم سنەتە پێی چەپت لە بن لاقی ڕاست دەربێنی ئەمە سنەتە بەو شێوازە دەتوانی تطبیقی بکەی شێوازی سنەتی دووەمە بەس ئەمە تایبەتە بە تەحیاتی دووەم لە تەحیاتی یەکەم ناکرێ دروستە بەڵێ ئەمە لە تەحیاتی دووەم دەتوانی ئەمەش بکەی دەتوانی ئەوتریشیان بکەی بەس تەحیاتی یەکەم فقط ئەوتریانە ئەمەیان نابێت لە تەحیاتی یەکەم ئەمە تایبەتە بە یەکەم بەڵێ بەڵام لە دووەم ئەمەش دەبێ و ئەوەی تریشیان دەبێ ئەمەی تریان کە پێت دەردەنی لە بلاقی ڕاست ئەمە پێی دەوترێ تەوەڕک تەوەڕک واتە لای سەری و ڕاندە زەوی دادەنەی بۆی پێی دەڵێن تەوەڕک لە تەحیاتی یەکەم ئەوەی کە وارد بووە دەبێ ئەم دەستمان هەر هەمووی لەسەر ڕانمان بێ بەو شێوازە هەمووی لەسەر ڕانت بێتن پەنجە شانش بۆ شێواز ڕادەگری بەڵام دەربارەی دەستی چەپ هیچ وارد نەبووە چی بڵێ لەسەر ڕانت بێ یاخود لەسەر ڕان نەبێتن بەس لە تەحیاتی دووەم کاتێک کە دادەنیشی خاصن بە تەوەڕک ئەگە دابنیشی باسی دەستی چەپ کراوە ئاوها دایدنی و چۆکت لەسەر چۆکت و ڕانت بەیەکەوە دایدنی بەم شێوازە و گرانی خۆ دەدەیە بانی و ئەمەش بە هەمان شێوە بەو شێوازە ئەگەر دەست بکەوە بێ زەحمەت بیکەرەوە بەم شێوازە بێ ئینجا پاشان کە بزانی کۆتایی دەستت لە مەچەکت هەتا ئێرە بەو شێوازە هەڵت نەگرتووە لەسەری ئینجا پەنجەی با بڵین شەهادە دادەنی بەڵێ شێوازەی پەنجەی شەهادەش با بڵین دوو جۆرمان هەیە جۆریشان هەیە با بڵین هەر بەو شێوازە قەبضی دەکەین کە قەبڵەکە بکە بێ زەحمەت لەلاجان کە هەموو پەنجەمان دەکەینە بۆکس بەو شێوازە تەنها پەنجەی شەهادە دەکەین و ڕۆقی بلە بەم شێوازە دەکەی بۆکس و پەنجەی شەهادە ڕۆقی بلە و نەوعیترمان پێی دەڵێن وەکو حەڵقەی دەکەی دروست دەکەی بەم شێوازە بە هەمان شێوە و عینەن لە هەموو حالەتەکان ڕووی پەنجەی شەهادەمان ڕۆقی بلە دەبێتن اینجا ئەو سوتە هەیە ئایا جوڵانی پەنجە لە سەرەتای تەحیاتەوەیە یاخود لە کاتی دوعاوەیە بەڵێ ئەویان لە سەرەتاوەیە تا وەکو سەلام دەوێت سەلامت دایەوە بەس شێوازی جوڵانەکەش بە شێوازێک دەبێتن کە لە جێی خۆی بێتن یعنی نەک بەرز و نزم کرد ئا بەو شێوازە ئەمە هەڵەیە ئێستا ئەمانە هەڵن ئەوەی ڕاستە دەبێت پەنجەت ڕۆقی بلە بێ لە شوێنی خۆی دەیجوڵێنی بە شێوازی نەرم لە شوێنی خۆی دەیجوڵێنی نەک بەرز و نزمیکەی بەرز و نزم هەڵەیە سووران ئەویش هەڵەیە بە هەر شێوازێک حرەکات دەڵێ ئەمانە وارد نەبووە ئەوەی وارد بووە ڕۆقی بلە دەبێت پەنجەت و لە شوێنی خۆی دەیجوڵێنی ئینشاءالله تعالى مۆسەسەمە لە تەحیاتی دووەم لە کۆتایی تەحیاتشی کاتی سەلامدانەوە دروستترین شێواز بۆ سەلامدانەوە بەڵێ طبعا سەلامدانەوە یەکەم دان معلوم بەلای ڕاست بەم شێوازە بە شێوازێک سەلام دێتەوە کە لە دواوە ڕوبەتت ببیندرێ لە دواوە زۆر کەسەیە بینی بەڕاستی بە جوانی سەلامەکەی ناداتەوە بۆیە ئەمە ئەو شێوازەیەکەوە دەڵێن شێوازی صحیحە لە دواوە ڕوبەت ببیندرێتن اینجا بەلای ڕاست دەتوانی بڵین السلام علیکم ورحمة الله وبركاته لەلای چەپ بەڕکاتەکە ناڵی السلام علیکم ورحمة الله ئەمە وارد بوو و سنەی ترش وارد بووە بەڵام ئەمەیان کە معلومە زیاتر بڵاوە ناو مسلمانە یەک لە هەڵەکانی سەلامدانەوە ئەوەی زۆر کەس دەبینی بۆ ناوەڕاست بەم شێوازە سەریدا دەبەزێنێ ئەمە هەڵەیە یان نەک تەنها سەریدا بەڵکو چەند حرەکەیەک پێ دەکاتن یعنی تاوەکو سەلام دەداتەوە چەند حرەکەی دواوە بەلای چەپ ئەمە هەڵەیە بەڵکو دوو سەلاممان هەیە بەلای ڕاست و بەلای چەپ السلام عليكم ورحمة الله وبركاته السلام عليكم ورحمة الله للاي تب بركاتك نالتن بله